میدیاکارانی خۆشەویست بە خێراتنتانەکەین ئەم ڕۆژە 11 2019 ساڵێک تێپەڕێ بەسەر سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. ئێمە لە ئینستیتوتی پێی لە ماوەی خولی چوارە بە وردی 13 راپۆرتمان لەسەر هەڵسەنگاندنی خولی چوارمان کرد و بۆ خولی پێنجیش ئەمڕۆ یەکەم راپۆرتی خۆمان بڵاوەکەینەوە ئێستا پوختەیەکی پێشکەشی بەڕێستانەکەین. ئەم راپۆرتی کەم ڕۆبڵاوێکینەوە سێ فترەیتیا ئاماژە پێدراوە. فترەی یەکەم تایبەتە بە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەشێک دانراوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن، شێوازی هەڵبژاردن، شێوازی ئاشکراکردنی دەنگەکان و هەموو باسانی کە هەیە لەسەر هەڵبژاردن. بەشێکیشی تایبەتە بە سوێند خواردنی ئەندامان هەتاوەکو دەستپێکردنی خولی بەهارە و ئەو چەند دانیشتەی کە کرا بۆ هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی و پێکهێنانی لیژنەکان. ناوڕۆکی راپۆرتەکەمان بەم شێوەیە. بەڕێزان لە هەڵبژاردنە یەکێک لە پایە گرنگەکانی دیموکراسی هەڵبژاردنە. بەڵام بەتەنیا هەڵبژاردن نابێ تەبەڵگە لەسەربوونی دیموکراسی. پەرلەمانتاری هەڵبژێردراو بۆ ئەوی پەیمانەکەی جێبەجێ بکات پێویستی بە هەبوونی پەرلەمانێکی کارا و کاریگەرە کە لە کڕۆکی دیموکراسیەوە هاتبێتە بەرهەم. بەڵام بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان پرسیاری هێناوەتە سەر پەرلەمان. لەم راپۆرتەدا و بەشەی تەرخان کراوە بۆ هەڵبژاردن باسی جیاوازیەکە لە نێوان ئەو دەنگانەی کە لە خولی چوار و لە خولی پێنجا هەیە. بۆ نمونە خولی چواری پەرلەمانی کوردستان 2,803,000 کەس بۆی هەبوو دەنگ بە، بەڵام لە 170 ئەوانەی مافی دەنگدانیان هەبوو بەشداری هەڵبژاردنیان کرد. بەڵام لە خولی پێنجەمی پەرلەمانە لە 3,085,000 کەس لە 159یان بەشداری هەڵبژاردنەکانیان کردبوو. ئەمەش بەڵگەیە لەسەر ساردبوونەوەی خەڵک لە بڕوابوون بە هەڵبژاردن و دامەزراوەی پەرلەمان. و ئەمە پێویستی بە بیرکردنەوە هەیە و پێویستی بە ئیشکردن هەیە چ لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چ لە لایەن موسسەسەی پەرلەمانەوە کە بزانین بۆچی ئەو نسبەی دەنگدانە بۆ شێوازە گۆڕاوە. بەڕێزان هەمووتان نەزانن پەرلەمان گەورەترین و گرنگترین دەستگای یاسادانانە لە هەرێمی کوردستان و لە گرنگترین ئەرکەکانی پەرلەمان ڕێخستنی جۆری حکومداریە و شەفافیەتە و تەرخانکردن و چۆنیەتی خەرجکردنی بودجەیە لەگەڵ ڕەزامەندی خەڵک. پەرلەمانی کارە ئەڵتەرناتیڤە بۆ لاوازکردنی توندوتیژی و پەرەپێدان بە دیبیت. ئەرچی پەرلەمان گواستنەوەی گفتوگۆ و ململانەیە لە ناو شەقامەوە بۆ ناو هۆڵی پەرلەمان. ئەم پرۆسەیەشە بێ بە گرنگترین پرۆسەی بنیادنانی دامەزراوەکانی نیشتیمانی. لە راپۆرتەکەیە زانیاری ورد و داتامان هەیە لەسەر ئەوەی کە چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن لەم ماوەیەدا چۆن بووە کە دەگاتە 6 مانگی خولی گرێدان و پەسەندکردنی بودجە و ژمێرەی کۆتایی و ڕێخستنی داواکاریەکانی خەڵک. بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە لێرە بۆی کۆبووینەتەوە دوای ساڵێک لە سوێند خواردنی پەرلەمانتاران داتا و زانیاریەکانی پەرلەمان دڵخۆشکەر نین. هیچ یەکێک لە بەڵێنەکانی هەڵبژاردن لەلایەن ئەو فراکسیۆن و لایەنانی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان ئەندامیان هەیە هەتاو پێستان نەبووە بە یاساوە نەچۆتە پێشەوە. سیستمی سیاسیمان لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئەم دۆخەی پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ تایەتی. پەرلەمانی کوردستان کاریگەری ئەتوانێ بە ئەرێنی دروست بکە لەسەر سەرجەم سێکتەرەکان و بە پێچەوانەشەوە. بە بڕوابوون بە بنەمای چاودێری و هەڵسەنگاندن لە باشترین ڕێگاکانن بۆ بەهێزکردنی دامەزراوەکان. ئێمە لە ئینستیتوتی پێی بەردەوامین لەسەر چاودێریکردنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان و خوازیارین ئەو نامەیە بە دەسەڵاتداران و حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بگەێنین کە ڕازی نابین بە پاشەکشە لە کاری پەرلەمانی و ڕازی نابین بە جێبەجێنەکردنی مەهامەکانی پەرلەمان. بەڕێزان هەندێک لە خشتە و داتاکانتان لە ماوەیەکی کورتابەوە خوێنمەوە. پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە و یاسایانەی کە خوێندنەوەیان بۆ کراوە ژمارەیان لە ماوەی 10 مانگە تەنیا 4 پرۆژە یاسا خوێندنەوەی بۆ کراوە. 2 لەو پرۆژە یاسایانە بوون بە یاسا و 11 بڕیار دەرچووە کە 1 بڕیاریان پەیوەندی هەیە بە خەڵکەوە وەکو ئەویش بڕیاری بە جینۆساید ناساندنی خوشکوبرای ئێزدیەکانمانە 3/8/2014. ئەو پرۆژە یاسایانەی کە پێشکەش کران و خوێندنەوەیان بۆ نەکراو ئەوەندەی کە لە بەردەستی ئینستیتوتی پێی هەیە 10 پرۆژە یاسای هەموو لایەنە سیاسیەکانە. ژمارەی لایەنە سیاسیەکان لە دەرەوەی
پارتی دیموکرات یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و پێکاتەکان ژمارەیەک پرۆژە یاسایان پێشکەش کردووە کە تایتڵی پرۆژە یاساکان کە لە بەردەستی جەنابتانەیە راپۆرتەکە پەیوەستە بە ژیان و گوزەرانی خەڵکەوە، بەڵام هیچ یەکێک لەم پرۆژە یاسایانە خوێندنەوەی بۆ نەکراوە. لە ئەرکی چاودێریکردنی حکوومەت کە گرنگترین و خەڵکیش بە یەکەم هەندێک چاودێر بە یەکەمین ئەرکی پەرلەمانی دانێن، پەرلەمانی کوردستان تا ئێستا ئەرکی چاودێریکردنی خۆی بۆ ئەم خولەی خۆی دەست پێ نەکردووە و تا ئێستا نازانین کەی چاودێریکردن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەست پێیەکە. لای هەمووتان ئاشکرایە کە پێویست بوو بودجە لە سەرەتای مانگی دەیە بچێتە پەرلەمان، بەڵام هەتاوەکو ئێستا بودجەی ساڵی 2020 نەچۆتە پەرلەمانی کوردستان و ژمێرەی کۆتایی ساڵانی 2012 هەتاوەکو 2019 هیچی بۆ پەرلەمانی کوردستان نەچووە. سەرنجە کۆتاییەکانمان لەسەر ماوەی ئەو خولەی پەرلەمانی کوردستان بریتیە لە یەک بە ئاشکرا پێشێلی پەیڕەوی ناوخۆ لە جەلسەکان دیارە. پەرلەمان دامەزراوەی دەرکردن و پەسەندکردن و چاودێریکردنی یاسایە، بەڵام بەشێک لە دەستەکانی خۆی ماوەی یاساییان بەسەر چووە و پێویستیان بە گۆڕانکاری هەیە لە سەرۆکەکانیان، لە نمونەی دەستەی مافی مرۆڤ، دەستەی دەستپاچی، دیوانی چاودێری، بەڵام هیچ یەکێک لەم دەستانە هەتاوەکو ئێستا سەرۆکەکانیان یاخود هەیتی هەڵبژاردنیان بۆ نەکراوەتەوە و نەگۆڕراوە. لە ماوەی خولی گرێدانەیە پەرلەمان دوو یاسای دەرکردووە. لە ماوەی خولی گرێدانەیە پەرلەمان کەمترین خوێندنەوەی کردووە بۆ پرۆژە یاساکان کە 4 پرۆژەیە. بە پێی مادەی 41 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کاری لیژنەکان بە دواداچوون و چاودێری جێبەجێکردنی یاساکانە کەمترین بە دواداچوونیان هەیە و پێویست بوو جەلسەکانی پەرلەمان هەموو ڕۆژانێکی سێشەمە و چوارشەمە تایبەت بێ بە جەلسەکانی پەرلەمان، بەڵام لە تەواوی ئەو ماوەی کە ئاماژەمان پێیە پەرلەمانی کوردستان 14 دانیشتنی کردووە. پێویست بوو یەکێک لە مادە گرنگەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە هێزی پاسەوانی پەرلەمان لە تابعی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بێ، بەڵام ئەم هێزە هەتاوەکو ئێستا تابعی سەرۆکایەتی پەرلەمان نییە. لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە یەکێک لەو باسانەی کە گرنگی پێدراوە مەسەلەی پێشکەشکردنی پرۆژە یاسا و بە ئیلزامیکردنی سەرۆکایەتی بۆ خوێندنەوەی پرۆژە یاسایانە، بەڵام هەموو پرۆژە یاسایانەی لە دەرەوەی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و پێکاتەکان پێشکەشکراوە تا ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە. ئێمە بە سەریعی پێمان وایە کە کاری پەرلەمانی و بڕوابوون بە کاری پەرلەمانی لە دنیابینی حیزبەکانی کوردستانی دوورە، کار کراوە بۆ لاوازکردنی پەرلەمانی کوردستان. پێمان وایە و دۆخە ئەبێ کۆتایی پێبێ. گرنگترین خاڵیش پێمان وایە دەستکاریکردنی سیستمی سیاسی هەرێمی کوردستانە. ئێستا بەناو بە تایتڵ ئەڵێن سیستمەکە پەرلەمانیە، بەڵام ئێمە پێمان وایە سیستمە پەرلەمانی نییە. ئەوە ناوەڕۆکی راپۆرتەکە بوو، درێژەکەی لە بەردەستی بەڕێستانە. زۆر سوپاس بۆ بەشداریتان، زۆر سوپاس.